سڵاوتان لێبێت هاوڕێیان خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕاینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە جیهاندا ژمارەی پیا و لە ئافرەت زیاترە، ئەمە 15 پێشبینی وڵاتە یەکگرتووەکانە. بەڵام ئەم پێشبینیە زۆریش تەواو نییە. ڕاستە لە زۆربەی وڵاتەکانی جیهان ژمارەی پیا و لە ئافرەت زیاترە، بەڵام هەندێک وڵات هەیە ژمارەی ئافرەت لە پیا و زیاترە. تەنانەت دوای لێ هاتووە لە بەشێک لە وڵاتانەدا پارە بە پیاوانی وڵاتە جیاوازەکان دەدەن بۆ ئەوەی بێن هاوسەرگیری لەگەڵ ئافرەتانی وڵاتەکەیان بکەن. ئەگەر ئێستا باسی هاوسەرگیری بکەین لەوانەیە ئێوە بڵێن هاوسەرگیری بە زۆرێک ئەنجام دەدرێت لە ڕێگەی ئەوەی پیاوەکە پارە و ئاڵتون بە ئافرەتەکە بدا هاتا هاوسەرگیری لەگەڵ بکات. ئەمە ڕاستە، بەڵام لە وڵاتانی کە ژمارەی ئافرەت لە پیا و زیاترە پێچەوانەی ئەو کارە ئەنجام دەدەن کە ئێستا باسم کرد، چونکە حکوومەتی ئەو وڵاتانە بۆ ئەوەی ژمارەی نەتەوەکەی لە ناو نەسیە پارە بە پیاوانی وڵاتە جیاوازەکان دەدەن بۆ ئەوەی بێن هاوسەرگیری لەگەڵ ئافرەتەکانیاندا بکەن و بتوانن نەوەی تازە بنێنەوە. لەوانەیە ئەم شتە بەلای زۆربەتانەوە کارێکی سەیر بێت. منیش لەم ڤیدیۆیەدا باسی ئەو وڵاتانەتان بۆ دەکەم کە تێیدا ژمارەی ئافرەت لە پیا و زیاترە و ئەگەر تۆی بەڕێزش گرنگی بەم بابەتە دەدەیت ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت و لە بیرتان نەچێت بۆ ئەوەی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و بۆ ئەوەی بزانین کە چەند کەس ئەم جۆرە بابەتانەیان بەدڵە ئەوە لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن. زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەم. یەکەم، ئیتاڵیا. وڵاتی ئیتاڵیا بەوە ناسراوە کە ژمارەی دانیشتوانەکەی کەمەوە. هۆکارەکەشی ئەوەیە کە ئافرەتەکانی ئەو وڵاتە نایەنەوێت زیاتر لە یەک منداڵیان ببێت و هەروەها لەم وڵاتەدا بە ڕێژەیەکی بەرچاو ژمارەی ئافرەت لە پیا و زیاترە. دووەم، پورتوگال. پورتوگال دەوڵەتێکی ئەوروپیە و ژمارەی ئافرەت لە وڵاتەدا دەگاتە لە ١٧٠ و بەپێی ئەو زانیاریانەی کە دەستمان کەوتووە ساڵانە ڕێژەی زۆربوونی دانیشتوانەکەی دەگاتە لە ١٠٠. بەڵام کاتێک ئابووری وڵاتەکەیان ڕووی لە کەمی کرد ئەو کاتانە ئافرەتی ئەو وڵاتە ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە کارکردن و بەرهەمهێنانی کشتوکاڵی و چەندین زۆری جیاوازی کاریان ئەنجام دەدا هەتا بتوانن ئابووری وڵاتەکەیان بەرز بکەنەوە. سێیەم، ئەرمینیا. لەبەر چەند هۆکارێک ژمارەی پیا و لە وڵاتی ئەرمینیا کەمی کرد، ژماری ئافرەت لەم وڵاتەدا دەگاتە لە ١٦٠. هۆکارەکەشی ئەوەیە کە وڵاتی ئەرمینیا ڕوبەڕووی جەنگێکی زۆر بۆیەوە، بەو جۆرە ژمارەیەکی زۆری پیاوانی وڵاتەکەی لە ناوچوون و بۆ بەردەوامبوونی ژیان لە وڵاتەدا ئافرەتەکان دەستیان کرد بە کارکردن بۆ ئەوەی بتوانن بژێوی ژیانی خۆیان و وڵاتەکەیان دابین بکەن و بەو جۆرەش بۆ دەردەکەوێت کە زۆربەی هەرە زۆری کارمەندە حکوومیەکان لە ڕەگەزی مێن. و شتێکی تر لە وڵاتەدا باوی هەیە، ئەویش ئەوەیە کاتێک پیاوێک هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێک دەکات لە هەمان کاردا پەیوەندی خۆشەویستی لەگەڵ چەند ئافرەتێکی تریش هەیە. چوارەم، رووسیا. هێشتا لێکۆڵینەوەکانی ساڵی 2010 دەیسەلمێنێت کە وڵاتی رووسیا ژماری پیاوان لەگەڵ ئافرەتاندا یەکسان نین، واتە ئەگەر ژماری پیاوەکان بگاتە 1000 پیاو ئەوە بەرامبەر ئەوە 1160 ئافرەت بوونی هەیە، واتە ژمارەی ئافرەت لە پیاو زیاترە. ئەمە دوای ئەوە دێکە بەشێکی زۆر لە ئافرەتە رووسیەکان لەبەر چەند هۆکارێک وڵاتەکەیان بەجێ دەهێڵن. سەرەڕای ئەوەش لە وڵاتی رووسیا هەر ژمارەی ئافرەت لە پیاو زیاترە. پێنجەم، ئەستوانیا. وەک هاوشێوەی رووسیا ئەم وڵاتە ژمارەی ئافرەت لە پیاو زیاترە، چونکە ژمارەی ئافرەت لەم وڵاتەدا دەگاتە 53%. لە ئەستوانیا دوورگەیەک هەیە، دوورگەکە بە تەواوەتی لەلایەن ئافرەتەوە بەڕێوە دەبردرێت. لە دوورگەکە ئافرەتەکان جلوبەرگی کللتوری لەبەردەکەن، هەروەها خۆیان بە کاروبارەکانی ڕۆژانی خۆیانەوە سەرقاڵ دەکەن و هەروەها پیاوەکانیشیان بە درێژایی ڕۆژ سەرقاڵی ماسی گرتنن، بۆیە پێیان ناکرێت زۆر لە دوورگەکە بمێننەوە. شەشەم، لاتیڤیا. لەم وڵاتەدا هۆکارەکانی نەبوونی پیاو دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکی جیاواز، وەکو نەخۆشی دەرونی و خۆکوشتن و کۆسکردن بۆ وڵاتەکانی تر و هەروها چەند هۆکارێکی تریش. بەڵام ئافرەتەکانی لاتیڤیا زۆر لە پیاوەکان ئازاترن و هەروها زۆربەی کارمەندە یاسایەکان لە ڕەگەزی مێن و تەنانەت سەرۆکی وڵاتەکەشیان ئافرەتە. حوتەم، ئۆکرانیا.
بەپێی ئەو توێژینەوانەی کە لە ساڵی 2001 لە ئۆکرانیا ئەنجام درراوە ئەوە دەسەلمێنێت کە ژمارەی ئافرەت لە پیاو زیاترە بە بڕی زیاتر لە 3 ملیۆن ئافرەت و بە تایبەتی چەند شارێکی دیاریکراو لە وڵاتەدا بە بەردەوامی ڕێژەی ئافرەت لە زیادبووندایە. واتە بۆ نمونە لە ناوچەیەکی دیاریکراو لەو شارانەدا ئەگەر ڕۆژانە یەک کوڕ لەدایک ببێ بەرامبەر ئەوە زیاتر لە 3 کەس لەدایک دەبێت و بێگومان بەو جۆرەش بۆمان دەردەکەوێت کە ژمارەی ئافرەت لە وڵاتەدا دوو هێندەی ژمارەی پیاوە. هەشتم، ئایسلەندا. ئەم وڵاتەیان زۆرترین کێشەی هەیە لە ڕووی نەبوونی پیاودا. هەرچەندە خاوەنی ئافرەتی زۆر جوان و شاهانن بەڵام ڕێژەیەکی کەم لەو ئافرەتانە هاوسەرگیریان کردووە، ئەویش بەهۆی کەمی ڕێژەی پیاو لە وڵاتەکەیاندا. بۆیە حکوومەتی ئایسلەندا ڕێگەی بە ئافرەتانی وڵاتەکەیدا کە بتوانن هاوسەرگیری لەگەڵ ئەو پیاوە کۆزبەرانە بکەن کە ڕوو لە وڵاتەکەیان دەکەن و هەروەها موچەی مانگانیان بۆ ئەو پیاوە کۆزبەرانە بڕیوەتەوە کە هاوسەرگیری لەگەڵ ئافرەتانی وڵاتەکەیان دەکەن و مانگانە بە بڕی $5,000 وەردەگرن. هیوادارم کە ڤیدۆکەمان جێگەی ڕەزامەندی هەموو لە یەکتان بوو بێت. هەر ڕاو پێشنیارێک شتانەیەوە لە کۆمنت بۆمان بنووسن و سوپاس بۆ سیرکردنی ڤیدۆکە. ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو ئەوە لایکیکەوە، ئەگەر بەدڵش نەبوو ئەوە دیسلایکیک و هۆکاری دیسلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن و سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدۆی زیاتریشتان بۆدا بگرین و لە بیرشان نەچێت کە ئەم ڤیدۆی لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن و لێرانەشەوە گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان. هیوادارین کە ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت و جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت. تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.